دەگوترێت گەندەڵی لە عێراق تەواوی جونگەکانی گرتووەتەوە و بە جۆرێکە کە دەسەڵاتدارانی عێراق دەرەقەتی گەندەڵیە گەورەکان و کەیسە گەورەکان نایەن. لەگەڵ بەڕێز کازم زوبەیدی ڕاوێژکاری یاسایی کە لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت گفتوگویان بابەتە دەکەم. بەڕێز کازم زۆر سپاس بۆ ئامادەبوونێت لە کوردستان 24. سەرەتا ئەوم پێ بڵێ کە گەندەڵی لە عێراق لە چه ئاستێکدایە؟ دەنگەکە کەمە جەم لێ نییە. دەمەوێت بپرسم کە گەندەڵی لە عێراق لە چه ئاستێکدایە؟ سەرەتا سڵاو بۆ ئێوە و کەناڵەکانتان و بینەرانی بەڕێزی ئێوە لە ڕاستیدا گەندەڵی لە عێراق بووە بە شتێکی ئاسایی و لەسەر ڕاهاتوین لە کاتێکە گەندەڵی لە هەموو وڵاتانی دنیا تاوانێکە و یاسا لێپێچینەوەی لەسەر دەکات و هەروەها هەموو ئاینەکانی دنیا و یاسا ئاسمانیەکانیش لێپێچینەگەرە لە سەرەتای دامەزراندنی حکوومەتەکان و هەڵبژاردنەکاندا هەموو دەورەکانی هەڵبژاردن مەسەبەکان هەروەها بە گوێرەی پشک پشێنە دابەشی سەر کوتە سیاسیەکان دەکرێت و هەروەها هەموو داهاتەکانی دەوڵات دابەشی سەر نووسینگە دارایەکانیان دەکەێت و دەیلەکەش ئەوەیە لە 2023 تاوەکو ئێستا عێراق نەیتوانیوە سوود لە هیچ شتێک بێنە بێجگە لە هەرێمی کوردستان کە دەبین هەرێمی کوردستان ڕۆژ لە ڕۆژ پێشکەوتن و بنیاتنانی پێوە دیارە و کاربەدەستانی هەرێمی کوردستان نامەوێ مەتحامکەن بەڵکو ئەوان زۆر لەوە گەورەترن ئەو سەرکردانە کە باسییان کەن یەک لەوانە کاک مەسعودە لە کوردستاندا یاسا لەسەر و هەموو کەسێکەوەیە و بەڵام لە عێراقدا یاساکان بەڕێزن من مەحامیم کەسێکی یاسایم بەڵام بەداخەوە نەمبینیوە تاوەکو ئێستا کەسێک بەرپرسێک لە دەوڵەت حکم درابێ بۆ نمونە 15 ساڵ بەهۆی بەهەدەردانی داهاتی گشتی یان دزین یان بۆ نمونە ساڵێک بەوەستانی تەفی یان 3 ساڵ بەهۆی نەبوونی لە بەردەم دادگا بۆیە ملیارەها دۆلار لە عێراق دزراوە لێرە کوا ئەو پارەی کە ئەو کەسانە دزیویانە کە حکم دراون بۆ نمونە کوا ئەو پارانی کە ئەنجامی ئەو گەندەڵێ بە بۆیە گەندەڵی لە عێراقدا شرکراوە هەروەها دابەشی سەر کوتلە سیاسیەکان کراوە و ئەوانیش وایان کردووە. نەک جەنابەت زۆرێک لەو میوانانەی کە لە ناوچەکانی خواروو ناوەڕاستی عێراقەوە قسە بۆ کوردستان 24 دەکەن باس لەو بەرەو پێشچوونانەی هەرێمی کوردستان دەکەن بەڵام ئاگاداریەوەشن کە لە عێراق لایەنە سیاسیەکان و لایەنەکانی دیکە چاویان بە پێشکەوتەکانی هەرێمی کوردستان هەڵنایە و بە بەردەوامی کێشەی بۆ دروستەکەن. هۆکاری ئەوە چییە کە ناتوانن لە عێراق وەکو هەرێمی کوردستان بکەن گەندەڵی هەموو گیانی تەنیون بەڵام بەم شێوەیە دژایەتی هەرێمی کوردستانی ژەکەن؟ بەڵێ بەڕێزم بۆچی دژی هەرێمی کوردستان دەوەستن؟ دژی هەرێمی کوردستان دەوەستن لەبەر ئەوەی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ئەوروپا و کەندا و پێش بڕچێ دەکات بۆ بنیاتنان و پێشکەوتن. لە ڕاستیدا من لە ماوەی 6 ساڵم لە هەرێمی کوردستان بەسەر برد و ئێستا گەڕامەتە بۆ بەغدا و ئێستا لە بەغدا دەژیم کارم لە بەغدایە بەڵام بەڕێزم 6 ساڵ هاتم بۆ بەغدان بەهێشت و ئێستا هاتمەوە بێزگە لە کۆمەڵێک جسر کە دروست کراوە هیچی ترمان نییە و دایمەش پێمان دەڵێنەوە سوێن بەخوا پێ دەڵێم ئەگەر بڕۆین بۆ لای
دوای کەسوکارەکەم لە باشوور پێیان بڵێن ئێوە دەرگای کۆچتان بۆ بکەینەوە دەڵێن پێیان بڵێن ئایا دەتانەوێت بڕۆن بۆ هەرێمی کوردستان لە منی وەربگرە سوێن بخوا هەموو ئەوانەی کە لە ناوڕاستی فرات و باشوورن بەیانی دەگەنە هەرێمی کوردستان بۆیەتی دابژین بۆ ئەم هۆیانەی خوارەوە یەکەمیان ئاساییشە دووەمیان گەندەڵی نییە لە هەرێمی کوردستان لێرە هەموو ڕۆژێک یەک لە دوای یەک پێشکەوتن هەیە نەخۆشخانە شەقامەکان بنیاتنان هەستەکەی کە کەسێکی لە وڵاتێکدا دەژیت لە کیانێکی سەربەخۆدا دەژیت دووبارەی دەکەمەوە نامێ مەدحی هەرێمی کوردستان بکەم بەڵکو هەرێمی کوردستان زۆر لەوە گەورەترەکە مەدح بکرێت هەرێمی کوردستان تەنها لە یەک حاڵەتدا زۆر نایابە ئەویش پێکەوە ژیانی ئاشتیانەیە زۆر باشە بەڕێز زوبەیدی لە بابەتی گەندەڵی جگە لە بەهدەردانی سامانی گشتی گەندەڵی بووەتە مەترسی بەهۆی ئەو کەسانی کە پارەدار دەبن لەو ڕێگەیەوە بەڵێ لە ڕاستیە هەروەکو وتم گەندەڵی بە بەڕێزتانم وت عێراقەکانیش دەزانن ئێستا عێراق لە عێراقدا گەندەڵی تەواو بەربڵاوە لە هەموو 4 ساڵێک لە هەڵبژاردندا سەفقەیەکمان بۆ تێ دەرەوە بۆ نمونە چەند ملیارێک بە فرۆدەچێ ئەوەی کە من دەمزانی بۆ نمونە تەنانەت لە کاری مندا وەکو پارێزەری دەم پێشتر دەمانزانی پێش 2003 بۆ نمونە گەندەڵی 500 دینار لەسەر مستەوای 500 دینارێک بوو 2000 دینارێک بوو یعنی مەبلەغەکە زۆر سادە بوو یاساش زۆر تون بوو بەڵام ئێستا جەمە لە ملیار دەبێت 9 میلیارد دلار دەبێت هەروە دزیەکەی نورزهێر و ئەوانی تریش بڕەپارەی ئێجگار گەورە ئێستا ئەم فەسادەی کە هەیە لە عێراقدا سنووری نییە دەتوانین پێی بڵێن نەخۆشیەکە دەتوانین پێی بڵێن نەخۆشیەکە دەبێ ببردرێت پێویستە یاسا شوێنی خۆی بگرێت بۆ ئەوەی ئەو نەخۆشیە هەڵبچێشێت ئێستا بردنە گشتێکی عێراق لەزاها جددینین لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی یان دەتوانن ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە نەخێر بەڕێزم ناتوانن ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە لە ڕاستیە گشت ئەتیزا حکومیەکان بۆ نمونە دەستەی دەستپاچی کۆمەڵێک کەیسی لە بەردەستە و دەینێرێت بۆ دادگاکان بەڵام ئەو شەپۆڵانی کە ڕوبەڕوویان دەبێتەوە لە ڕاستیە ناتوانن ڕوبەڕووی ببنەوە بۆ نمونە ئەو تیارانە ئەو کوتلە گەورانی کە هەن و هەمووشیان ناسراون هەمووشان ئاراستەکەیان دیارە دەوڵەتی قوڵ هەیە کە کۆنتترۆڵی هەموو وێناکەی کردووە زۆر کەس لەوانە سوود لەو پارانە دەبێنن بۆ بەڕێکردنی کارەکانیان هەروە بەردەوامبوونیان لە حکوم بۆیە لە ڕێگای تەلەڤیزیۆنە بەڕێزەکە ئێوە بەکوتە سیاسەکانی عێراق دەڵێن سیاسەکانی عێراق تکایە پارە ببن بەڵام تۆزێکیش بدەن بە عێراقیەکان ناکرێت هەمووی بەرن هیچ نەبێت تۆزێک بدەن بە عێراق و نەخۆشخانەیەک مزگەوتێک مرکزێکی پۆلیس دروستکەن با تۆزێ هەست بە ئاسایش و سەلامەتی بکەین ناکرێت دزی سەدەت دوای دزی سەدە دوای سەدە و گەندەڵی بەردەوام بێ ئەم عێراقا شایانی ئەوە نییە بەڕێزم ئێمە سوێن بەخوا تەماشای بکە لە عێراقەوە تاوەکو بەسڕا بگەڕێن لەگەڵ ڕێزم بۆ هەموو عێراقیەکان لەگەڵ ڕێزم بۆ هەموو عێراقیان لە بەغداوە تاوەکو بەسڕا بۆ بە شوێنی زبڵدان یعنی ئەوەکو عێراقیەکان ڕازین بەوەی کە بە ئاشکرا سامانی ئەو وڵاتە بەهەدەر ببرێت تەنیا کەمێکی بۆ خزمەتگوزاریەکان و بۆ خەڵکی عێراق خەرج بکرێتەوە سپاس دەکەم بەڕێز کازم زوبەیدی ڕاوێژکاری یاسایی لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵم بوویت